لە فیستیڤاڵی فیلم لە شاری ستراسبۆرگی ویلایەتی ڤێرجینیا فیلمە کوردیەکانی شان بەشانی دەیان فیلمی جیهانی بەشدار بوون. فیلمی بۆ فرۆشتن نییە، بەسەرهاتی داقەزوانەکانی کوێستانەکانی کوردستان بوو. دەرهێنەری فیلمەکە بەهۆی پێنەدانی ڤیزەوە نەیتوانی بگاتە ئەمریکا، وەلێ فیلمەکەی لێرە بوو. خۆشی لە سلێمانیەوە بۆ پەیامنێری دەنگی ئەمریکا ڕێباز مەجید پەیامی هەبوو. ناوچێکی باشمان هەیە کە ئێمە بتوانین کللتوری خۆمان بۆ دەرەوە بناسیێنین، یعنی کۆمەڵی مۆزوع هەیە لێرە ماتوانین ئیشی لەسەرکەین لە ژن لە مناڵ لە هەموو ئەو تر کە لێرە هەیە لە سروشتەکەمان کە ڕەنگە هەندێک شت هەبێت جیاواز بێ لێرە لە ڕووی کللتورەوە ئێمە بتوانین ئەمە بگوازینەوە بۆ دەرەوە، هەم بۆی لینکە دروستکەین لەگەڵ پرۆدیسەر و دەرهێنەر و کۆمپانیەکانی دەرەوەیە کە سێریشی ئێرەکەن چاویشان بێرا بکرێتەوە، وان بتوانین خۆشمان ئەم تێکەڵکردنی کللتوریە لەگەڵ دەرەوە، یانی تۆ ئامانجی فستیڤالەوەیە کە تۆچی بۆ فستیڤالە سەری کۆمەڵە شتی ترە بینی کە لای تۆ نییە، بۆ تۆ غەریبە، هەروەکو چۆن ئەمیشە ئێمە کە بۆ منە باسکردن لە تەزبیح کە ڕەنگە لە ئەوروپای لە ئەمریکا هم شتە نەبێ یان زۆر کەم بێت کە دروستکردنی تەزبیح و پاشان تێکەڵی دینە بێت و پیرۆز ئەبێ لەلایەن، ئەمە شتێکی گرنگە بۆ ئەوان بە حەزەوە سێری ئەم ئیشاناکەن ئەم جۆرە فیلماناکەن. لە فستیڤالەکە چەندین فیلمی جیاواز نمایش کرا، فیلمێکی کوردی تریش بەسەرهاتی سنووری نێوان کوردستانی تورکیا و کوردستانی سووریا لە ڕێگای چیرۆشێکی ئەوینداریەوە. ئەم فیلمانە لە چەندین فستیڤال لە ئەمریکا بەشداریان کردبوو. هەر فیلمە و کللتور و ژیانی وڵاتێکی تری نیشانەدا لە وڵاتێکدا ئەمریکا کە چاوگی پێکەوە ژیانی کللتوری ئاینە جیاوازەکانە. کورد لە جیهانی ڕۆژئاوا و لە کۆمەلگە خۆر ئاواییەکانە بە شەڕکەری ئازا و بە جەنگاوەری بەهێز ناسراون، بەڵام لە هەمان کاتە ئەدەبیاتێکی قوڵ و مێژوویمان هەیە و لە هەمان کاتە سینەمایەکی جوانیشمان هەیە کە ئەتوانێت بە دنیای دەرەوەمان بناسێنێت. کورد لە خۆرهەڵاتی ناوەڕاست شتی زۆر سەرنجڕاکێشیان هەیە نیشانی وڵاتانی دی بدەن. ئیدی ڕەنگە فیلم خێراترین ڕێگا بێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، شاری ستراسبۆرگ لە ویلایەتی ڤێرجینیا.